یەکێک لەو وەسایقانی کە ئێستا لە بەردەستمان دوو دانە لەوانەی وەزارەتی خارجی بەریتانیە، یەکیان لە دایرەی ئەرکانەوە نووسراوەیەکێکی تریان لە نائیبی قونسولگەری بەریتانیەوە نووسراوە 13/1914 ژمارەکەی FO 195 خەتمائل 2458 REF بە کاپیتاڵ نووسراوە. وەسیقەی ژمارەیەکە نامەیەکە ئەم قونسولە نووسیوێتی بۆ سەفیری حکومەتی بەریتانی لە ئەستەمبول، ئەمەی کە نووسیوێتی خۆی ئەفسەری سوارچاکی پێڵە پێ بەعەرەبی پێوترێ خەیالە کە ناوی سۆمەرە، ناوی سۆمەر سمیت، ئەو نووسیوێتی بۆ سەفیری بەریتانی لە ئەستەمبول. باسی کەمێک باسی شێخی بارزان و ئەواناکە کۆتاییەکەی بەمە دێنم. دوای ئەوەی باسەکاڵێ ڕێزی و حرمەتێکە بۆ من کە خەبەرتان بدەمێ بەم راپۆرتە دەربارەی ئەو حەملە عسکەری کە بڕیارە دژی بارزان بکرێ، هەروها شێخ عەبدولسەلام و ئەتباعەکانی بکرێ، کەتیبەی سوارچاکان و هی ژمارە 20 بەتالیۆنی یەکەم و دووەم کۆبوونەتەوە کەتیبەی 97 و هەروەها تەمەنی تر تەفسیلەکەدا لەسەر مەدفەعی شاخ و دوو ڕەشاش و ئەمانە کە ئەڵێ بڕیارە ئەمڕۆ لە شاری وانەوە دەرچن بەرەو ئەو ناوچانە و لە مووسڵیش و خەڵکێکی تر التحاقیان پێوەکە. باسی شێخی بارزانەکە ئاڵە شێخی بارزان یەکێکە لە 5 یان لە 6 بە قووەترین هەموو شێخانی کوردستان. نفوزێکی زۆری هەیە لە نێوانی نەک هەر شێخەکان و دینداران، لە نێوانی ئاغاکانی ئەو ناوچە چیاییە سەر سەختانەشا کە لە وانەوە هەتاکو مووسڵ درێژ بوونەتەوە. دەسەڵاتی سوڵتەی مەرکەزی زۆر لەم ناوچانە نییە، چونکە زۆر زەعیفە، بەهۆی قایمقامەکانەوە حکمیان ئەکرێ، بەڵام جاری وهەیە زۆر تەدەخل ناکەنە ئیشوکاریان و زۆر لە ناحیەکانی جاری وهەیە ئێهمالەکرێن بۆ ئەوەی کە لەو منطقانە خۆیان بتوانن حەلی کێشەکانی ڕۆژانی ناو خۆیان بکەن، چونکە منطقەکە زۆر شاخاویە و کەسیش هەروە ئاسان نایگاتێت، تەنانەت هەندێک شوێنی هەیە کە ئێستریش پیایە ناڕوە، هەر پیادەڕێیە. ئیتر باسی هەندێک لەم بابەتانە ئەکا و خۆی چۆن ئەو قووەتە دێ و ئامادە ئەکرێ و دێبەرەوە ئەو ناوچانە، بەڵام ئەمەم پێ مهم بوو کە باسی ئەم خاڵەکە کە گەورەی شێخ عەبدولسەلام باسەکە و کارتێکردن و نفوزیشی هەروەها لەو ناوچانە. ئەڵێ شێخی بەرزان بەردەوام هەڵوێستێکی دوژمنکارانەی بەرامبەر بە حکوومەتی ئیتیحاد و تەرەقی بەردەوام هەر هەبووە. ناوچەکەی خۆی بەردەوام مرکزێک بووە بۆ پشێوی و ئاڵۆزی. ئەڵێن عەبدوڕەزاقی بەدرخان کارتێکردنی لەسەر ئەو شوێنە هەیە و ئەو پیلانی داناوە، چونکە ئەو چووە وەلای شێخی بارزان و هانی داوە. طبعا ئەمە قسەکە وا پێ ناچێ ڕاست بێ پێ و دەلایل و وەسایقانی کە ئێستا هەیە، چونکە شێخ بۆ خۆی بە تەکید گەورەتر بۆ لەیەکێکی وەکو عەبدوڕەزاق کە ئەسڵەن بە فەرماسۆنێکیان ناوە برد، یعنی بە مولحید و بێدینێک. بەهەرحاڵ ئەم باسە کاتەوە جاڵێ شێخی بارزان کارتێکردنێکی گەورەی هەیە لەو ناوچانە، پەیوەندیان باشە لەگەڵ کوڕەزاکانی شێخی شەمدینان، ئەوانەی کاتی خۆی بە 40,000 جەنگاوەری کوردیە و ڕۆشتن و ورمەیان گرت. ئەم پەیوەندیکی باشی لەگەڵ ئەوانە هەمووی هەیە کە بریتێ لە سەید تەها، نفوزیان باشە، پەیوەندیان باشە، ئەو لە ناوچەی ڕاژاندا ئەنیشە لە ئێران منطقە حدودیەکانیش لەژێر کارتێکردنی شوێنکەوتوەکانی هەردوو لایەن. هەواڵەکان وا ئەگەیەنن، ئەمە هەر ئەم کابرایە نووسیوەتی سمیت کاڵێ هەواڵەکان وا ئەگەیەنن کە هەرچەنە من متەئەکید نیم لێی، ئەم خۆی ئەڵێ کە ئیدارەی ڕووسی لە ئازەربایجان شێخ تەهای کردووە بە بەرپرسی کاروباری گومرجی ئێرانی لەو سەر سنوورانە، لەوە متەئەکیدیش نیم، ئەژڵێن ڕاتبێکی باشیشیان بۆ بڕیوەتەوە. ئەگەر ئەم هەواڵە ڕاست بێ معنای وایە شێخ تەها کارتێکردنێکی گەورەی ئەبێ لەسەر مەسەلەی هێنان و فرۆشتنی توتن. طبعا توتن لەو سەردەمەشا گەورەترین تیجارەتێ بۆ کە لەو ناوچانە طبعا کراوە حتا لە ئێرانە پێوترە شۆرشی توتن. ئەم ناوچانە کەوتۆتە بەردەستی ئەوان و شێخ ئەتوانێ کە ئەو واریداتی توتنانە بۆ خۆیان مسۆگەرکە کە ساڵانە بە هەزاران پاوەنی ئەستەرلینی حسابەکرێن. بەهەرحاڵ باسێکی شێوەیەکی گشتی باسی گەورەی و کارتێکردنی ئەم شێخانە ئەکا، بە تایبەتی شێخ عەبدولسەلام. شێخ عەبدولسەلام بەم شێوە
مەئەساتە بەداخەوە کەمینێک و دوای تەسلیمیەکەن بە حکومەت و ئەهێنرێتەوە بە وڵاتی مووسڵ طبعاً چونکە بارزان عاید بە مووسڵ بۆ لەو سەردەمەیە ئەهێنرێتەوە بە وڵاتی مووسڵ و لەوێ ئیعدامەکرێت. رحمەتی خوا لە شێخ عەبدولسەلام و لە هەروەها لەو شێخە بەڕێزانەی تر لە ئیبراهیم پاشای میلی و شێخ سەعیدی حەفید و مەلا سەلیمی خێزانی و لەوانی تر کە پاش ئەوان و پێش ئەوانی شۆڕشی کوردیان بەردەوام کردووە و بزوتنەوەیەکی ئازادی خوازی کوردیان دروست کردووە و شریعەتی ئیسلامیان پاراستووە. خوای پەروەردگار ئێمەش و ئێوەش سەرکەوتوو بکە لە هێشتنەوەی سیستم و دید و تێڕوانینی ئیسلامی بۆ ڕزگارکردنی میلەتی خۆمان و بۆ داڕشتنەوەی شخصیەتی کوردی کە بتوانرێ بە شێوەیەکی وا فعلا کارتێکردنێکی وای لەسەر شخصیەتی کوردی دروست بێتەوە بیکە بە عنسوورێکی زۆر بە قووەت و ئازا و چاپوک و پتە و کە سربەخۆیی ئیرادەی خۆی سربەخۆیی بڕیاری خۆی سربەخۆیی پەیوەندی خۆی بپارێزێ بشتوانە ناوچەکانی خۆی بپارێزە و نێڵە بکەوێتە بەردەستی دژمنان و داگیرکەرانی نزیک یان کافرانی دوور. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.